باز لە ڕۆژی جیهانیەکە کەین 29 ئەیلولی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی تەندروستی دڵ دیاری کراوە بەگشتی ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ هۆشارکردنەوەی تاکە لە تەندروستی دڵ تا کۆشا بکرێتەوە چی بۆ دڵ باشە بۆ چی بۆ دڵ خراپە. بەڵام ئەمڕۆ ئێمە لە ڕووە تەندروستیەکەیەوە باسی لێوە ناکەین بەڵکو لە ڕووە دەرونیەکەیەوە باسی لێواکەین چی بۆ دڵ خراپە چی بۆ دڵ باشە لە ڕووە دەرونیەکەیەوە شێوازی ژیان تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی دڵمان ئایا بەگشتی دەروون لایەنە دەرونیەکەی چ پەیوەندێکی بەلایانی تەندروستیەوە هەیە بەگشتی گفتوگۆیم تەوراکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەژار عوسمان پزیشک و پسپۆڕی دەرونی دکتۆر سلااوت لێ بێم کاتت باش بەخێر بیت. دکتۆر سەرەتا پێمان بڵێیت لایەنە دەرونیەکە لایەنی دەرونی کەسەکان چ پەیوەندیەکی بەلایانی تەندروستیەوە هەیە؟ بەڵێ بخۆی لایەنی دەرونی مرۆڤ ئەتوانم بڵێم و ئەمە سلمێنراوە بە چەندین لێکۆڵینەوەی زانستی کە بەردەوامیشە لە هەموو دنیا لایەنی دەرونی مرۆڤ پەیوەندی هەیە بە هەموو ئەندامەکانی جەستەوە بە تایبەتی بە دڵ بە مەعیدە گەدا بە ڕیخۆڵە گەورە و بە پێست اینجا کە ئەڵێن پەیوەندی هەیە یعنیش ینی ئەگەر لایەنی دەرونی کەسەکە هاوسەنگ بێ ئارام بێ دڵخۆش بێ و کێشەی دەرونی گەورەی نەبێ بەردەوام هەموو ئەو ئەندامانی کە باسم کرد دڵ مەعیدە ڕیخۆڵە گەورە پێست هەمووی سوودی لێوەرەگرێ هەمووی وەسعیان باشە بێ و بە پێچەوانەکەشی ڕاستە. باش دکتۆر ئێستا لەگەڵەوەی کە کاکڕۆژ و کاکسەفین پارچە مۆسیقاکەیان ئەژەن جەنابەت زۆر هەستم ئەکرد کە چێژ لە ئەو مۆسیقای وەرەگری خۆی ئێمە شتێکمان هەیە لەناو کوردام قسانە زۆر هەیە دڵی پیخۆشە دڵ ئەکاتەوە بۆ نمونە ئەمانە واتە ئەوەی کە هەندێک کردار ئێمە ڕەبتەکەینەوە بە دڵ بێەوە کە ئیشی دڵ بێ بۆ ئەوەنە دڵ بۆ نمونە باسیەکەن دڵی پیخۆشە ئەوەی بۆ بکەن یان ئەم کردارانە کە کارەکاتە سەرباری دەرونی ئێمە ڕەبتێکێنەوە بە دڵەکەوە خۆی بێگومان مۆسیقا یعنی ئێمە لە بواری دەرونیە هەر شێوە چارەیەکی دەرونی کە بەبێ دەرمان بە مۆسیقایە بە مۆسیقایە اینجا ئەو کەسە ئایا خۆی گوێ ئەگرێ لە مۆسیقا یا خۆی هەوڵ ئەیا مۆسیقا لێە بە یەکێک لە ئامێرە مۆسیقەکان وە لە نەخۆشخانە پێشکەوتەکانی دەرونیا لە دنیا هین هەیە یعنی چارە زانی مۆسیقا هەیە کەسێکە کە لە مۆسیقای خوێندووە بە شێوەی ئەکادمی لە زانکۆکانە کەوابوو مۆسیقاوەنە گرنگە بۆی منیش بەڕاستی بە و مۆسیقا زۆر دڵم خۆش و زۆر جوان لێیە ئەو هونەرمەندە و سپاسیەکەم. اینجا بۆچی دڵ ئەوەنە باس ئەکرێ لە پەیوەندی لەگەڵ بابەتە دەرونی و کۆمەڵایەتەکانە لە ڕاستیە دڵ پەیوەندیەکی ڕاستە و خۆی هەیە لەگەڵ مێشکە بەهۆی دەمارەوە یعنی کۆمەڵێ دەمار هەیە کە لە مێشکەوەدا ئەبەزێتە خوارێ یعنی ئێمە 12 دەماری مێشکمان هەیە هەم بۆ لای ڕاستیش هەم بۆ لای چەپ ئەبێ بە 24 اینجا یەکێ لەو دەمارانە بە تایبەتی بێگومان ئەم دەمارانەی تر یعنی جەستە هەمووی بە دەمار خۆراشی پێدرێ خۆراشی دەماری عەسەبی و زانیاری پێدرێ و زانیاری لە دەوروبەرەوە کۆ کاتەوە چێتەوە بۆ مێشک اینجا لە دڵا وەکوتم پەیوەندێکی زۆر نزیک هەیە خۆ ئەگەر سەرنجیش بێ یعنی دڵ بۆ نمونە دڵ لە چاو قاشە زۆر نزیکترە لە مێشک وانە لەبەر ئەوە ئەو پەیوەندیە دەماریە عەسەبیە زۆر نزیکە هەیە لە بینی دڵ و ئەوە اینجا لە بینی دڵ و دەروونە چونکە ئێمە زانین دەروون هەموو بابەتە دەرونیەکان لە مێشکایە یعنی بابەتە دەرونیەکان لە ناو خودی دڵان نییە لە ڕاستیە دڵ ئەندامێکی سادەیە پەمپێکە یعنی دڵ لە پەمپێ زیاتر نییە و من خۆم دیومەوە ئێستا لە دنیا هەزاران کەس هەیە کە دڵێکی سەناعی هەیە دڵی دەستکردی هەیە باشە ئەو ڕەعانەی کە ئەڵێ وەڵا لە دڵە لە ئەنی دەرونی و ڕۆحی و ئەوانە هەیە باشە ئەوانەی کە دڵیان ئەوەنە بێکەڵک بووە دەریان هێناوە ئێستا چاوەڕێ عەمەلیاتێکی دڵەکەن کە لە دڵی گەنجێکەوە بۆ نمونە کە بە ڕووداوێکی سیارە مردووە دڵەکەی بجێزنەوە بۆ ئەم کەسە ئێستا من خۆم دیومە هەزاران هەیە دڵەکەی لەسەر عەرەبانەیەکە بە پاتریەکی گەورەی ئیشەکە و باشەکەوا بۆمانە ئیتر لە هەندی ڕۆحیان نییە ئەگەر ئەو دکتۆر هەندێکجار دڵی کەسێک لە دوایەوەی کە ماڵای لە ژیانەکە بۆ دڵی کەسێکی زین و بەکارەهێنن وانە کەوابوو لایەنی دەرونی لە ناو دڵان نییە لە ناو مێشکایە
بە هیچ جۆرێ لە ناو دڵانیە. بەڵام وەکوتم ئێستا بۆ نمونە زۆر کەس هەیە ئەگەر بیەوێ لە شوێنێکی گشتیە وتارێک بڵێ خوتبەیەک بڵێ سیرەکەی لە هەمووی زۆرتر بۆی هەیە دڵی تەپەتە بکە. یعنی ئینسان بە شێوەیەکی سروشتی ئاگای لێ نییە کە دڵی لێ ئەیە ئاگا لێ نییە تۆ ئیلا مەگەر بۆ نمونە بە هەورازێکی زۆر ئابڕۆ یا زۆر ڕاکەی یان بچی بکەویتە شوێن و هەڵوێستێکی دەرونیەوە کە بوو هەژێنێ بور و ژێنێ ئەوە بۆ نمونەیەشێک لەوانێ یا بۆ نمونە مەسا کوڕ و کچێک بۆ یەکەم جار کە یەکتری ئەبینن لە دوورەوە یەکتریان خۆشەوی و زۆر قسەیان کردو بە مەسیج و سۆشیال میدیا ئەوانە بۆ یەکەم جار کە یەکتری ئەبینن ئەگەری ئەوە زۆرە هەردووشیان دڵیان بکێتە تەپەتەپ. دکتۆرە مە چارەسەری چییە؟ باسیەکەین ئەمە نەخۆشی نییە بڵێ با چارەسەریگەی لە ڕاستی چۆن کۆنتترۆلی خۆ بکەی ئەم دڵە و پەلەپەل نەکە ئەمە کاردانەوەیە اینجا کاردانەوەی مرۆڤەکان کاردانەوەی دڵی مرۆڤەکان بەرامبەر بەو هەڵوێست و شوێن و کاتە ناسکە جیاوازە مەرجێتەوە وابی هەندێک کەس هێنا بۆ نمونە خۆی بۆ ئامادەکە و بەگشتی دڵی بەو شێوەیە نییە کە زوو کاردانەوەی تیاابێ ئەو تەپەتەپە ناکە یا بۆ نمونە هەندێک کەس کە وەکوتم کە وتارێک ئەو بەجارێ یەک دنیا خەڵک چاوەڕێیەکە زۆر کەس هەیە لە ئەوڵەوە بۆ شێوەیە اینجاوتە چارەکەی چییە لە ڕاستیان ڕاهێنان یعنی هەتا تۆ زۆرتر بۆ نمونە وتارەکە بڵێ و ڕاهێنان بکەی لە ماڵەوە زۆر کەسێ لە ماڵەوە ڕاهێنانەکە ئەو کاردانەکە ئەبێ بەهۆی لێیانی دڵێکی بێت ئەو کاردانەکەمە بێتەوە یارەکەشی کە چەند جارە بینی و ئیتر ئەو تەپەتەپە نامێت وردەوردە ئەڕێت ئەوەیە زۆر جار خەڵک ئەنجا جگەلەوە سەیریکە یعنی دڵ بۆچی بەو شێوەیە دائیمەن باسەکرێ مەسەلا لە ڕاستیە هەموو جەستە وایە ئێستا بۆ نمونە جگەر ینی ژنێک دایکێکە مناڵەکەی شەهید دەبێ ئەکوژێ بە گەنجینەوێ ئەڵێ جەرجی بڕا وە نییە ئەڵێ جەرگم سووتە ئەڵێ جەرجی بڕا یعنی سەگە بگەڕێتەوە بۆ فۆلکلۆری کوردی سەدان نمونە و هین هەیە مەسەلا نەویست ئەڵێ فڵان کەس دوای مردنی کوڕەکەی سوێی بووەوە سوێبوونەوە چییە؟ ینی لەلایانی دەرونی ئەو نەبێت تااقەتی کرد ئەو ڕووداوە کە لە پڕڕوویاوە کوڕەکەی شتێکی لاتۆ سوێ بۆ ئەمرێ و هەیشە لە ڕاستە لەو شتانە لەبەر ئەوە جگەلەوە بۆ نمونە ینی هەندێک ڕووداو هەیە ئێمە بیستومانە مەسەلا یعنی ئێستا شتێکی مێژووی هەڵۆبەک هەبووە کە لە هینا لە شەڕی بەردەنکی سەرا 6 ئێلولی 1930 یەکەم خۆپیشاندان بەرامبەر بە حکوومەتی عێراق و ئینگلیزەکان ئەو هەڵۆبەکە شەهید دەبێ ئەنی یەکێکە بێ لە چالاکوان و خەباتکەرەکان کە هەڵمەت ئەبا گۆران شعرێکی زۆر جوانی بەسەر ئەوە وتووە وەکو من بیستومە هەڵۆبەک ئەڵێن دایکی هەڵۆبەک هەتا ئەو دایکە مردووە ئەو ژوورەی هەڵۆبەجی داخستۆ نەیکردوتەوە ئەمە نەکاری تێکردو ئەمە یعنی چی یعنی من نەتوانم لێرەوە بڵێم معناوە ئەو دایکە تووشی خەمۆکێکی زۆر زۆر قورس بوو وە بەری نایەوە وە ژیانی تەواو شێواوە لە دوای مردنی کوڕەکەی اینجا کەوا بوو لێرە تۆ ئەڵێ دڵی شکا وانە ئەڵێ دڵی شکا ئەڵێ ئیتر دنیای ژیانی لەبەر چاوکە و ئەبەو شێوەیە کە دڵ زۆر پەیوەندی هەیە باینەوە جگەلەوە مەسەلا ئەتوانی ئەوش هەر ناویبنی یعنی ئەر پەیوەندی بەدڵەوەی مەسەلا زۆر کەس هەیە ئەوانەی کە خەمۆکی زۆر قورسیان هەیە زۆر جار ئەڵێ دکتۆر هەستەکەم دڵم تەنگە ئەڵێ دڵم تەنگە ئەڵێ دڵم ئەگوشرێ دڵم تەنگە دڵم ئەگوشرێ یا ئەڵێ سنگم هەستەکەم تەنگە و ئەگوشرێ ئەمانە سیرەکەی هەمووی پەیوەندی نزیکی ئەندامەکانی جەستە و بەتایبەتی دڵ لەگەڵ لایەنی دەرونی مرۆڤ دەرەبڕێ و پێچەوانەکەشی ڕاستەکە هیچێک سیرەکەی لە ڕووداوێکی زۆر خۆشە ئەڵێ وڵای دڵم خۆش بوو دڵم شاد بوو دڵم کرایەوە ئاڵێ دڵم کرایەوە بەو شێوەیە لەو حاڵەتە ئەو کەس هەست بە خۆشیێکی زۆرەکە. بەڵێ دکتۆر خەم و خەفەت کەسێک هەیە بۆ نمونە خەم لە هەموو شتێکە خوا ئەڵێ هەر خەم و خەفەتەکەی وای لە من کردووە کە من دڵم نەخۆش بکەوێ باشە ڕێنمایی بەڕێزت چییە بۆ کەسانە کە خەم لە هەموو شتێکە خۆن و خەمەکە بە هۆکاری نەخۆشکەوتنی دڵیان نەزان لە ڕاستیە ئێمە ئەتوانین چوار هۆکار باسکەین کە ئەم چوار هۆکارە ئەگەر تۆ هەر ئینسانێ بیەوێت تووشی نەخۆشی دڵ نەبێ هەوڵ با گرنگی بەم چوار هۆکارە بە لە پێشی هەمویانە و لە سەر و هەمویانەوە ئەوەی کە پێی ئەڵێن سترێس یعنی چی یعنی پەستان و گوشین و زەختی دەرونی تۆ لەسەر خۆ دروست نەکەی وەکو چی بیرکردنەوەی زۆر کە ئیتر مێشک و داگیرەکە ناڵێ ئیسراحەتکەی
کەمی خەو و بەتایبەتی چۆنێتی خەوەکە و باش نەبێ ئیسراحەت نەکردن و نەحەسانەوە تۆ نەحەسیتەوە ئیسراحەت نەیی بەخۆت جۆرێک لە کەسێتی هەیە لە دەروونناسییا پێڵێن کەسێتی جۆری ئەی کەسێتی جۆری ئێ وەکو باسیەکەن ئەوانن کە زۆر منافەسە ئەکەن زۆر بە هەڵپەن ئەیانەوێت لە ماوەیەکی کورتا ببن بە ملیۆنێر ببن بە سەرۆکی حیزب ببن بە سەرۆکی جەیش سەرۆکی وڵات ئەم نەوعانە و منافەسە ئەکەن دائمی خوایی و دائمی خوایی ئاوا سەیری سەعاتەکەکەن بزانن سەعات چەنە و ئیشەکان چۆن بکە بە هەڵپەیە یەت ئەڕوا ئەڵێ ئەمانە ئەگەری ئەوەی تووشی نەخۆشی دڵ بن زۆرترە لە ئەمریکا دکتۆرێکی دڵ سەرنجێکی گرنگیە سەیری کرد لە عیادەکەیە عیادەکەی گەورە ئەبێ دکتۆرێکی دڵی بەناوبانگ سەیری کرد سەرنجی لە کورسیەکاننا ئەو کورسیانەی کە نەخۆشەکان لە ژووری چاودێری چاوەڕوانی چاوەڕێی دکتۆرەکەکەن سەیری کرد تەوان ئەوانەی کێن بۆ لای ئەم هەموو نەخۆشی دڵیان هەیە یعنی معلومە نەخۆشی دڵیان هەیە تووشی جەڵتەی دڵ و ئەوانە بوون سەیری کرد بەشی پێشەوەی کورسیەکەی ئەم بەشەی پێشەوەی کورسیەکەی سواوە بۆچی سواوە ئەو ئیسینتاجەی کردوایە گەڕا پرسیاریە کرد لە نەخۆشەکانی ئەمانە ئەوەنە بێسەبرن ئەوەنە بێتەحملن ئەوەنە نائارامن دائمی خوایی ئاوا ناکاوەکو هەندێک بۆ خۆی ئاوا پاڵی لێهاتۆ تا دکتۆرەکە بانیەکە بڵێ نۆرەی توێ ئەم ئاوایە دائمی خوایی کەیەت کەی بانگ مەکە ئەگەر مانگی کرد چیم لێ لەبەرەوە ئەم بەشەی زەختی زۆرترەکەوێ کەوا بوو سترێس گرنگترین یەکێکە لە گرنگترین هۆکارەکان کە وا ئەگەر لەگەڵ هۆکارەکانی ترا یەک بگرێتەوە بۆ نمونە ئەگەر کەسێک وەکوتم کەسێتی جۆری ئەی و بۆ نوعابێک کە باسم کرد تموحی زۆرە پەلێتی بەهاڵ پێ سەیری سەعاتەکە ئەبێ دەوڵەمەند بم ئەبێ لە سیاسەتا پێشکەوم ئەبێ ببم بەوە ئەمە هەمووی سترێسەوە هەمووی خراپە بۆ دڵ هیچ گومانیتیانی ئەگەر ئەمە کۆبەوە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە لە خێزانەکەش یانە نەخۆشی دڵ زۆرە طبعا کە ئێمە ئەڵێن نەخۆشی دڵ یعنی ئەوەی جۆری جەڵتەی دڵ چکە نەخۆشی دڵی زۆرە مەبەستمان لە نەخۆشی سەمامی دڵ نییە نەخۆشی دڵ ینی نەوعی جەڵتە کە خوێن کەم ئەچێ بۆ دیواری دڵ چکە دیواری دڵ کە خوێن کەم بۆی چوو باش ئیش ناکە و هی نەبێت لاوازە بێ یعنی وەکو وتم کە بەم شێوەیە ئەمانە ئەگەر هۆکارەکانی تریشە بوو بۆ نمونە کە لە بنەماڵەکەیانە نەخۆشی جەڵتەی دڵ زۆر بوو بۆ نمونە چەوری خوێن کۆلیسترۆل و چەوری سیانەکەی زۆر بوو بۆ نمونە شەکرێکی قورسی هەبوو و عیلاجی نەئەکرد ئەمە لە ڕوە تەندروستیەکەی بەڵام کە باسی کرد ئەگەر بڵێ بەدەست خۆم نییە خەمە خۆم چۆن بەدەستە سەیریکە وتم ئەمە لایەنە دەروونەکەی ئەم جۆرەیە کە بێتە حمولە و نائارامە و ئەوەیە لایەنە خۆینەکەی تری کۆمەڵێ هۆکاری تر هەیە ئەوەشی تایە بۆ نەکبەتی ئەوانەی کە باسم کرد چەوری بنەماڵەکەی وەرزش ناکە قەڵەوە چەوری زۆرە خوا شەکرێ هەیە وە لە هەمویان ئەتوانم بڵێم مەترسیدارتر بەرزی پەستانی خوێنەوەی کە پێڵەن زەختی خوێنی هەیە ئەمانە کۆ بێتەوە لە کەسێتێکی وە گومانم نییە و کەسە دێریا زوو تووشی جەڵتەی دڵە بێ و بۆ لەگەڵ یەکەم جەڵتا بمرێ کەوا بوو سترێس یەکێکە لەو هۆکارە گرنگانەی کە ئینسانە بێ خۆی لێ بەوارسێ بۆی هەر تووشی نەخۆشی دڵ نەبێ جگەلەوە مەسەلەی ڕق و چینە و توندوتیژی و یعنی تووڕەیی و هەڵچوونی زۆر و ئەوانە ئەمە سەلمێنراوە کە زۆر خراپە بۆ تەندروستی دڵ ئەمە ئەوەش زۆر تەسیری هەیە جگەلەوە خەمۆکی قورسیش یەکێکە لە یەکێک لە هۆکارەکانە بۆچی بۆ نمونە یەکێک خەمۆکی قورسیە بێ احتیاجی گرنگی نایە بە تەندروستی خۆی گوێ نایە بە دەرمانەکان ئەگەر پێویست بێ کە بیخوا دەرمانی شەکرێ دەرمانی چەوریە لە کاتی خۆیان نایخوا گوێ نایەتێ پارێز ناکە وەرزش ناکە وە نییە جگەلەوە ڕەشبینە دائمی خوای گەشبین نییە پەیوەندی کۆمەڵایەتی نییە چالاکی نییە بەختەوەر نییە پێ ناکەنێ خۆش ناژی ئەوە خەمۆکی کەوا بوو خەمۆکیش هۆکارێکە یەکێکە لە هۆکارەکان جگەلەوە مەسلەی دابڕانی کۆمەڵایەتی یعنی تۆ عەزل بیت یعنی هاوڕێت نەبێ کە سوکاری باشە نەبێ خۆت دائمی خوای گۆشەگیر بی کەسێتیە بی کە
تاقەتی پەیوەندی کۆمەڵایەتی نەبێ بێگومان پەیوەندی کۆمەڵایەتی زۆر سوودی هەیە بەتایبەتی ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتەکە باش بێ لەگەڵ خەڵکێکا بێ کە ڕێزە ئەگرن مراعاتی ئەەکەن یەکتریتان خۆشەوێ بەلایەکەمەوە یا ڕێزی یەکتری ئەگرن بەیەکەوە نانەخۆن پیاسە ئەەکەن وەرزشەکەن پەیوەندی کۆمەڵایەتی زۆر گرنگە جاگەرێکی بەڕاستی پەیوەندی کۆمەڵایەتی نەبێ یا پەیوەندی کۆمەڵایەتەکەی پڕ بێ لە کێشە و مشکلەوانە ئەمەش هەر یەکێکە لەو هۆکارانەی کە وا لە ئەکا ئینسان ئەگەری ئەوەی کە تووشی جەڵتەی دڵ و ئەوانە بێ یا ئەوەی کە پێڵەن زەبحەی سەدری یعنی خوێن کەم بچێ بۆ ماسوولکەی دڵ ئەو ئەگەرە بەهێز بێت ئەو چوار فاکتەرە زۆر مهمە بێگومان فاکتەرەکانی تر جەستەیی ئەوە پێویست ناکە ئێمە لێرە وەکو جگەرە و مەشروب خواردن و قەڵەوی زۆر و ئەوانە کاتە دکتۆر هەمووی ئەبێت دەست با بەدەستی یەکەوە بۆی بەسەرچە ئەڵێم ئەبێ هەمووی دەست با بەدەستی یەکەوە بۆی کە دڵی ئێمە بتوانێت بە باشی ئیش بکە ئێستا وەکو لایەنە دەرونیەکەی ئێمە چی بکەین لەم دنیاە بەتایبەت لەم سەردەمەی لای خۆمانە بەم هەموو هەواڵە ناخۆشە دەرەکیانەوە بتوانین وا بکەین کە لاینی دەرونیەکەمان لە ئاستێکی باشە بێت دڵمان پی خۆش بێت زۆر سەلامەتی دڵمان نەچێت ژەرمەترسیەوە من لە پێش هەموو شتێکا گرنگە ئێمە چۆن ئەڵێی هەوڵ بین یعنی هیوا لە دەستنین هیوا لە دەستنین بەڕێی من یعنی ئینسان ئەگەر هیوا ئومێدی لە دەستیا هیوا مرد لە دڵی کەسێکە خۆشی ئەمرێ وردە ئەوە زۆر گرنگە یعنی هیوا لە دەستنین یەکێ لە سەرۆکەکانی ئەمریکا یەکێ لە حەکیمەکانی هندیە سوورەکان بانگەکە ئەڵێ ئەمەوێ نەسیحەتێکم بکەی یعنی سیرکە ڕئیسی ئەمریکا لە سەرۆکی هندیە سوورەکان لە یەکێک لە خێڵەکان ئەپرسێ نەسیحەتێکم بەرێ کە بۆ هەموو دەور و کاتێک باش بێ پێی ئەڵێ تاوان ئەمە زۆر بەناوبانگە بچیتە گوگل ئەیخوێنیتەوە بە ئینگلیزی پێی ئەڵێ ئەمەش هەر تێ ئەپەڕێ ئەمەش هەر تێ ئەپەڕێ یعنی وەکەوەی بڵێ وەکو شتەکانی تر ئەگەر ناخۆشیەکی زۆریشە وەکو ئەوی تۆ باسی کرد ئەمڕۆ ئێمە سترێسمان زۆرە لە هەرێمی کوردستان موچە نییە خزمەتگوزاری تەندروستی حکومەتی وەکو پێویست نییە نایەکسانی هەیە ئازادی و دیموکراتی وردەوردە کەم ببێتەوە تا خەڵک لەبەر بیرڕاکەی ئەگیرێ حکومە درێ بە ناحەق ئەمانە زروفێکی ناخۆشە ئەمانە هەموو زروفێکی ناخۆشە بەس ئێمە نابێ هیوا لە دڵمانە بمرێن بڵێن وەکو کابرای هندیە سوورەکە بڵێ ئەمەش هەرتێ ئەپەڕێ ئەم ناخۆشیڵین تا سەر نابێت ئەم ناخۆشیێ شەڕەوە اینجا ئەمە ئەگەر ئێمە وەری ژێڕین تەرجمەیەکین بۆ ژیانی ڕۆژانەمان بەچی یەکێ لە شتە گرنگەکان یەکەم گرنگە ئێمە بڕوامان بە زانین و زانستی تەندروستی هەبێ بەڕێزان هەندێک کەس هەیە بڕوای نییە بە زانستی تەندروستی ئەنی بۆ نموناڵێ کورات شەکرەیەکیە منیش وەکو ئەم عالەمە و کەی ڕۆژم تەواو بوو ئەمرم ئێکەیەکی وا بیرکاتەوە خۆ بەڕاستی ئەنی تەنانەت ئەوەی کە باسی ئەکەن ئەجەل و ئەوانەیە هەر لە ئاینی ئیسلامە باسی سەبەبی ژەکا کاکە ئێستا ڕاستە بڵین ئەوەی کە تەمەن بەدەستخوای گەورێ ئێ باش ئەی سەبەبی ژێت تۆ سەبەبەکە تەندروستیە ئیمانە بە تەندروستیە بێ ئیمانە بە دەرمانە بێ ئیمانە بە ڕاوێژی تەندروستی هەبێ بەزانین هەبێ لەبەرەوە بیرروڕا زۆر مهمە بیرروڕامان بیرروڕایەکی عەقڵانی بێ زانستی بێ بۆ ئەوەی کە لێمان قەوما ئایا لە ڕووی دەرونیەوە ئایا لە ڕووی جەستەیەوە بچین بۆ لای کەسی پسپۆر نەک بچین بۆ لای خەڵکێک کە خۆیان کردەوە بە پسپۆڕ و بە دکتۆر بەسەر و عالەمەوە کەوابوو بیرروڕاکانمان گرنگە عەقڵانی بێ بیرروڕایەکی خەرافی نەبێ بەڕێزان بیرروڕای خەرافی لە ناو دڵ و دەرونی ئینسانی کووردا لەم سەردەما بە تایبەتی زۆر زۆرە نەکرد لەسەر نەخۆشیە دەرونیەکان لەسەر نەخۆشیە جەستەیەکانیش لەسەر زۆر زۆرە ئەو بیرروڕایەنە یعنی ئێستاش زۆر خەڵگەیە باوەڕی بە ناوکەوتن هەیە باوەڕی بە ئەم شتانە هەم بە بۆنکەوتن هەیە ینی ئەوە کەوابوو لایەنی فکری زۆر مهمە ئێمە واز لە خەرافیات بێنین بڕوامان بە زانین هەبێ سوود وەرگرین لە زانست لە دوا زانستەکان کە لە هەموو دنیا هەیە و خەڵک ئێستا بۆچی لە یابان و لە وڵاتە پێشکەوتەکان بۆچی خەڵک 85 ساڵ ئەژی بۆچی ئێمە ئینسانی ئێستا ئێمە لە چاو پێش 100 ساڵە ئێمە تەمەنمان زۆرترە لە باوکودای لە باپیرەمان نەنکمان بۆچی لەبەرەوەی تا حدێک لایەنی عەقڵانی لە ژیانمانە بەکارهێنین دەرمان بەکارهێنین بە شەکمان ئەچێ وەلای دکتۆر خۆی ئەپارێزێ وەرزشەکە یۆغاکە ئەم شتانە کەوابوو لایەنی عەقڵانی زۆر مهمە لایەنی کۆمەڵایەتی زۆر گرنگە هەموو یەکێ لە ئێمە ئەبێ تۆڕێکی کۆمەڵایەتیمان هەبێت تەونێکی کۆمەڵایەتیمان هەبێت کە بمانگرێتەوە کە ئەگەر لەوا بووین بکەوینە خوارێ بمانگرێتەوە ئەم تەونە کۆمەڵایەتیە بۆ هەیە خزمی زۆر باش بێ بۆ هەیە دراوسێ بێ
بۆی هەیە هاوڕێ بێ بۆی هەیە براو خوشک بێ دایک باوک پەیوەندی کۆمەڵایەتەکان لەناو خۆمانە بپارێزین و بە شێوەیەکی جوان هینیکەین کەوابوو پەیوەندی کۆمەڵاتی تۆڕێکی تەونێکی کۆمەڵاتی زۆر گرنگە کە لە کاتی لێقەومانە فریامانکەوێ پژگیریمان بکە و ئەگەر لێقۆمانیش نەبوو هەر ئەو تۆڕە خۆی هەمان بێ ئەمان پارێزی لەوەی بۆ نمونە تووشی نەخۆشی دڵبین بۆ یەکێ لەوە اینجا بەڕاستی یعنی شتی تر زۆرە ئەوی تریان مەسلەی ئیسراحەتدان بەخۆت خەوی باش ئیسراحەتدان بەخۆت هەڵپە نەکردن بۆ ئارامکردنەوە وەرزش لەم زروفە ناخۆشە ئەگەر ئێمە ئەوانە بکەین لە ڕاستیە دڵنیام یعنی بەرگەی ئەمەژەگرین و ئەمەش هەر تێ ئەپەڕێ قەیرانە زۆرەکانی تر کە ئینسانی کورد گەلی کورد نەتەوەی کورد پیاە تێپەڕێوین زانیاریەکانت ئینشەڵڵا هەمیشە دڵخۆش بن